کۆتا بەرزبوونەوەی نرخی بنزین مانگێک بەر لە ئێستا بوو کە نرخی 1 لیتر بنزینی نۆرماڵ گەیشتە 1175 دینار. لەو کاتەشەوە تاکو ئێستا نرخەکە هەر وەک خۆیەتی. هۆکاری سەرەکی گرانبوونی نرخی بنزین قۆرخکاریە بۆ پاڵاوگە و کۆمپانیاکانی دەسەڵات و فرۆشتنی ئەو 50,000 بەرمیل نەوتەیە بە شێوەی بازرگانی بە هاوڵاتی. هەمووشی ناخرێتە بازاڕەوە. دوو هۆکار بووەتە هۆی ئەوەی نرخی بنزین لە کوردستان ئەوەندە دەگرانە. هۆکاری یەکەم ئەوەیەکە لە سا هەشتای بنزین قۆرخکراوی دەستی دەسەڵات خۆیەتی، چ ئەو 50,000 بەرمیلەی کە ئەیپاڵێون چ بە ڕێگەی تر و بە کۆمپانیاکانی تریان قۆرخکراوی دەستی خۆیانە. ڕێگەی دووەمەوەی ئەو 50,000 بەرمیلەی نەوتەی ئەیپاڵێون و نزیکەی 4 ملیۆن تا 5 ملیۆن لیتر بنزینی لێبەرەمێنن، ئەمە بە بازرگانی بە خەڵکە فرۆشتنەوە هەمووشی ناخەنە بازاڕەوە. ئەمە هۆکاری ڕاستەقینەی گرانبوونی نرخی بنزینە لە کوردستانە. ئەگەر نا عێراق وەرێمی کوردستان وڵاتی نەوتین، بەرەمێنانی نەوت بەشی زیاتر لەوەی پێویستە لە ناوخۆ بەردەوامە لە بەرەمێنان. ئەم قۆرخکاریەی سوتەمەنی بە تایبەتی بنزین لە بەرژەوەندی چەند کۆمپانیایەک مێژوویەکی چەندین ساڵەی هەیە، بە تەواوەتی لە دژی هاوڵاتی و شۆفێرانە. شۆفێرانیش دەبێت زیاتر لە 2 بۆ 3 کاتژمێرنۆرە بگرن تاکو بنزینی پاڵپشتیکراوی حکومی فیدراڵ بە 750 دینار وەربگرن. بەنسبەت بنزینی ئەگە بنزینەکە هەرزامیتەن بەڕاستی تەبعاً لومە باشترە، چونکە لە بۆی ئێمە سعات و نیوەک 2 سعات ئەمە لە سڕێ بنزینیمە. ئێستا کە کاو بنزینەیە ئەگە 2 سعاتی ئەم تێبشڕمە لەوانی 1970 کەم سایب عایلێمە نەخۆشمە لە ماری هەیە، یعنی ناکرێتن بەڕاستی ئەمە هەت چاوەڕێی بکەین. عێراق خەم لە ملەتی کورد دەخوات، حکومەتی خۆمە خەم لەمە ناخوات. پێم باشە بنزی خانەکان زیاد بکرێن. ئێستا تقریبا ئەم خلالی ساعاتێک و نیوە ساعاتێک و 20 دقیقە لە سڕێ ڕاوەستایمە. سڕەکەش ئەلە فلکەی سەرێ بۆ ئەندە هادووریشنە بەس ناڕواتن. ئەلعانەکە بنزین هەرزان بی لۆمام بکەنە 450 ئەمەش دەتوانێت تەبریدی پێکەین لەوە خەرکەی. ئەو خەرکەم شتایە لە گەرمان یەک بۆ خۆم شتایمە لە گەرمان. سڕێ بگرین کەنجی بە بەرمان دەکەوی. لۆمە نابی سڕان. دەی بە گران تێکەین. سڕە لۆمە نابی لەبەر ئەمە سڕێ بگرین لە گەراجی سڕەی گەراجمان دەستێ. داواکاریمان لە حکوومەتێ هیوادارمەوە زەمان بۆ چاکە. بەڕاستی زۆر ناخۆشە، لەوەزەکی ناخۆشدای. دەبی ساعتێک 2 ساعت لەبەرەوە گەرما ڕاستین لە بۆ سڕەی بنزین. بەڕاستی ناتوانین شەکەش بکەین، ئەنەی وەختمان بۆ نامێنێتەوە بۆ ئیشی تەکسیش. بەڕاستی دوای 1 مانگ لە دوایین بەرزبوونەوەی نرخی بنزین و بێباچی، دوجار وەزارەتی سامانە سروشتیەکان کۆتا ڕۆژی هەفتەی ڕابردوو بە نووسراوێک بڕیاری ڕێگەپێدانی هەناردەکردنی بنزینی لە ناوەڕاست و باشووری عێراقەوە بۆ هەرێمی کوردستان دەرکرد. ئەمەش ناڕاستەوخۆ دانپێدانانە بە قۆرخکاری لەو کەرتەدا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.